ومقام پێشکەشە بەعەلی خۆشنا و گۆرانی پێشکەشەوە کاکە فاروق سوورجی هاتمیم شەو بەڕێ بوارێ بەم ناسیەواتم گەردوونی شەوەیەم شارەم نەتبینماوە هاتم هاتم بەگریایی دڵە دەیتەواتم بە قاقە شادم کەی گریاونم زۆر دیبراوکەم بۆ سەرە ناوڕێ ئاخر بوو ئاخر بوو وەرە کاوان هاتمی بەگریان دڵە دەیتەواتم بە قاوقەت شاودم کەی بۆ سەرە ناوڕێ ئاخر بوو ئاخر بوو حسرتم شینا حسرتم شینا لەدەست خەمەداتم لێم بێی سەرچاوانە نازانم لە قاقای پێکەنین دەرخەم عەلیان برمیشتی چاوانە بۆ سەرە ناوڕێ ئاخر بوو باران بوو جاران پەناگەی شەوانم ئەمێزی ئاوەلا یار بوو گەرم و نەرمی ئەو ئامیر مایەی حەسانەوەی ژیان بوو جاران پەناگەی شەوایە ئەمێزی ئاوەلین یار بوو گەرم و نەرمی ئەو ئامێزەی فاروق هەمیشەی ژیان بخۆشی بارانیە باران کەنجی بارانی نەزی تۆران و زیز بوونت نەوانەوە و ئاشت بووناوە فاروق هەمووی لە جێی خۆی شیرینە بە سەختە جیابوونە نەزی تۆران و زیز بوون برینی داکردم ساڕێت برینی ئاو دڵاشێتەی هەموو کردۆتە دەرێدارێت درۆزنی ڕوات پێ ناکات ببیە حۆری لە ئەسمانێش تەمەشای ناکات